سرویسی رادیوی دنگی گلدبن. لەرکوێبی سەرمانن سلااوتان نەبێ هەم کاتتان باش بەڕێزان بەرمەتی و کارانم هاوڵەکانی ئەم کاتژمێرەتان پێشکەشەکەین. گەریلا تیڤی دیمەنیە و چەکانەی بڵاو کردەوە کە لە ئۆپراسیۆنی شۆڕژگەڕی شێد ئەحمەد ڕووباردا لەلایەن هێزەکانی گەریلاوە دەستی بەسەرداگیراوە. ئەمەژە بۆ شکراوە گەریلاکانی ئازادی کوردستان لە 22 کانونی یەکەمی 2023دا لەخوا کوڕە ئۆپراسیۆنێکی شۆڕژگەڕی شێد ئەحمەد ڕووباریان ئەنجامدا و دەشڵە لە ئۆپراسیۆنەدا 27 سەربازی تورک سزادراوە، ژمارەیەکی زۆر چەک و تەخەمەنیش دەستی بەسەرداگیراوە. ام جوکی گیلان هزن هپگی و یه جستاره دا آلانا خاکورکی دا مجی دست به حمله کرد وقتی زانین بستودی قانونی سرناو فرماندار می مازن فرماندار می نمر شهید احمد روبار ما دست به حمله خو کرد به سرناو هوال احمد دست به کرناوی حمله ما سرچندونه دجمن به اراده کی پرمازن به اصرار کی پرمازن چی بود که گریلان هپگی و یه دستاری تبلیغونه ما وی حمله دا آلان خاکور که دا تایبت جی که هر دجمن دا گرد کریه و دخوازه دا گرد بکر ببی تبلیغونه وی حمله دا مجاره که دیج دیسا دجمن را دا اثبات کریم که راحتی دوی دجمن دا بی آخه دا نینه جبوی جی ام حیات داویج دبیجن حیا برحی هوار برحی سیسران حیا برحی ممیانان هبه دوی آلانا خاکور که دا تجاری برحتی دجمن رایش چینه بیجی ام الهام اخو يعني جبر خداني سركاتي دقني كنت امراليه دكات وهبان كنت شهيد كتنا يعني تابت وكي هبان مميان يعني ام عند شفر ده ام بارد وابرا بين ما شهيد كت يعني راستي جاب جس يعني پیش دچوینی اول ممیان او يعني پیشن تیویش باید ماجی بود جسارتک و يعني و هر سکینه ملامبری دشمن دهازه تر بو او ساکر کو يعني ام بکاربین دهازه تر پیش دابچین و يعني ام يعني حاجه داویجی لسر شوپا وان هوالا دم يعني ام بمشین و طولا مار راکین جارێکی دیکە پارێزەرانی ڕێبەرۆ جەلان داوای بینینیان کرۆ پارێزەرانی ڕێبەرە بڵاو جەلان کە ماوەی نزیکەی 3 ساڵە ناتوانن هیزان یاریێک لەو بارەوە وەربگرن داواکارێکیان پێشکەش کردووە هەریەک لە ڕێزان سەریجا ڕێزە سوورک مەزڵوم دینج فاگ ئوزگور ئەرۆڵ پارێزەرانی نووسنگە یاسایی سەدا بۆی بتوان دیدار لەگەڵ ڕێبەر ئۆجەلان و عمر خێری کۆنار حمڵی هەڵدرمۆی ساکتاش ئەنجامدان سەردانی هەرێک لە داواکاری گشتی کۆماری بۆرسا و بەرەبەراتی زیندانی برالیان کردووە لە ڕۆژی 25 داری 2021 تا ئێستا هیزان یاریێک لەبارەی ڕێبەر ئۆجەلان بەردەستنیە داواکاری بنەماڵە و پارێزەران بە پاساوی سزای دیسپلین ڕەت دەکرێت و ڕێگری لە دیدارەکان دەکرێت. لە چەند شارێکی ئەوروپا کەمپێنی ناردنی 100,000 کارت بۆ ڕێبەر ئۆجەلان دەسێ پێکرۆ لەو چارچێدا لە شاری شتوگارتی ئەڵمانیا و سێونی پایتەختی کانتۆنی ڤالایس لە سویسرا بە گرۆتینەوە پێشوازی لە کەمپینەکە کراوە. فدراسیۆنی گەلانی کوردستان فەتگەل ڕایگەیاندووە بۆ ناردنی کارت بۆ ڕێبەر ئۆجەلان لە شاری شتوگارت دەستیان بە کامپین کردووە لە کۆبوونەوەکەدا ناوەندی جوواکی دموکراتی کوردی شتوگارت کە هاوسەرۆکی کۆنمەت ڕووکان ئاگجا شامادە بوو بۆ ڕاگەاندنی کەمپینەکە بانگوازی لە ڕایگشتی کردووە. ڕووکان ئاگجا ڕایگەاندووە ڕێبەر ئۆجەلان لە گۆشەگیرێکی توندایە ئەمە ژواتای گۆشەگیریە لەسەر گەلی کورد.
ایگ حقیقت خودی فکر خالدی زانه بود بیاد بشه تجیتا سر سروکاتی تجیتا که لسر پارادیگما که لسر فکره که سر دردوزیه که از دردوزی تیبتی کرداتر علاقه در بکن روشنات آمدتر علاقه در بکن دیسا بیا ایدیش برش در کتیه اندر کسمه جدی یعنی ایگ اندر وقت فلوزوفن وقت بجيشكن يعني إيه هناكي أمبريجن أخذنا فكرمان هي جيرات بين يعني فانا أورغانيزر فانا بتهيبة تدريجن فرسكريكا بما كابيتاليزم تجي يعني خيرانا تجي paradigma سروقاتي وقت alternatif تبينه وقت alternatif تبينه تبيك بيا الشافعي ماشي يعني تكوشينا ماشي تكوشينا سروقاتي كاش paradigma سروقاتي وقت تكوشينا خود بينه الدنيا رنگی کرده هێرشە داگیرکاریەکانی دەوڵەتی تورک لە گربوونێکدا لە شاری سەربوکنی وڵاتی ئەڵمانیا شەرمەزار کرد لە درێژەی چالاکی ناڕەزایەتەکان دژێرشەکانی دەوڵەتی تورک بۆ سەر ڕۆژاو باشووری کوردستان لە شاری سەربوکنی وڵاتی ئەڵمانیا گربوونێک بە ئامانجی شەرمەزارکردنی هێرشەکانی دەوڵەتی تورک بۆ سەر باکوور و ڕۆژهەڵاتی سووریا ئەنجام درا. هر یک لئیمه که اکری ببینه آمانجی بیجی بخوادانا گریلا بیجی بخوادانا گریلا بیجی بخوادانا گریلا بعد خش منقذ بخياتن لمخابني وقالك هاي كس كده تخصوي جاني خكيا وإيو بديني زاروك ناقو الضابط آباشين المدينة حتى بيت أمين أني كيفا هذا دستا سلاح شغلين قالوا وزان بورنين أقول ما عليه قدروا تلهم كنسونا نبتوي أب حمه مقابل الشافعي حمش كايا هاي بتقل إيريشي أريكلنا روسيا إيران وسوريا جبركو بلي چند روزا پیمانا جباتی هات امسكرين لسان الصاد وسو شش خالا دژێرشەکەی شەوی ڕابردووی و لێر خۆپشاندان لەولێر بەڕێوەچوو هاوڵاتیان باسییان لەکرۆ هێرشە ترسنۆکانە بووە. بەیانی ئەمڕۆ هاوڵاتیان لە بەردەم بارگای نەتەوەی گرتوەکان لە هەولێر گربوون و باسییان لەکرۆ ئامانجیان لەو هێرشانەوەیە ئارامی لە پایتەختی هەرێمی کوردستان دروستکەن. حکوومەتی عێراق ڕایگەاندووە بە بڕیاری محەممەد شاه سوودانی سەرۆکوەزیرانی عێراق لیژنێک بە سەرۆکاتی ڕاوێژکاری یاسایشی نیشتیمانی بۆ لێکۆڵینەوە وە کۆکردنەوەی زانیاری لەسەر هێرشەکە پێکراندراوە ئەوە شاتۆ کە پێکەرانی لیژنەکە بۆ پشتگیریکردن لە هەڵوێستی حکوومەت لە ئاسینەوەی دەوڵەتی و پێشکەشکردنی بەڵگە و زانیاری دروستە. ئەندامانی لیژنەکە پێکاتون لە ڕاوێژکاری یاسایشی نیشتیمانی کە سەرۆکی لیژنەکەیە وەزیری ناوخۆی هەرێم بریکاری سەرۆکی دەستگای هەواڵگری عێراق نوێنەری یەکەی ئۆپراسیۆنە هاوبەشەکان وەزیری بەرگری عێراق ئەوەش خراوەتە ڕوو دەبێت لیژنەکە لە ماوەی 48 کاتژمێردا لێکۆڵینەوە ئەنجام بدە. شەوی ڕابردوو شارێک لە ناوچەکانی بەسوورە، پێرمام، سەرێڕەش، مەلا عومەر و ناوچەکانی کورنوش و شەقلا و بنەسلا و مەسیف و خەلیفان لەلایەن چەند موشکێک بۆردمان کراوە بەهۆی چەند کەس گیانی لەدەستدا و شەشی دیکەش بریندار بوو کە دوو لەو کەسانی گیانی لەدەستدا و سەرمایه‌دارێکی هەولەر و کچەکەی بوو وە سێ ئەندامی خەزانەکەشی بریندار بوون. لای خۆشەوە سوپای پازەرانی ئێران ڕاگەنرایەکی بڵاو کردوێتەوە تێیدا بەرپرسیارەتی خۆی لە هێرشەکە بۆ سەرپێکەکانی هێزەکانی ئەمریکا لە هەرێم و عێراق ڕاگەاندووە. نێردەی نەتەوەی گرتوەکان لە عێراق یۆنامی ئیدانەی هێرشە موشکێکی شەوی ڕابردووی ئێران بۆ سەر هەولێر دەکا و داوا دەکا و هێرشانە سەروەری عێراق پێشێل دەکەن ڕابگیرێ. نێردەی نەتەوەی گرتوەکان لە عێراق یۆنامی لەباری هێرشە موشکەکانی شەوی ڕابردووی ئێران بۆ سەر هەولێر ڕاگەنرایەکی بڵاو کردوێتەوە و دەڵێ بە توندی ئیدانەی هێرشە موشکێکی شەوی ڕابردووی ئێران بۆ سەر هەولێر دەکەین. لە ئەنجامدا چەند هاوڵاتێکی مەدەنی بوونەتە قوربانی هەمەژە بۆ شکراو پێویستە و هێرشانە سەروەری عێراق و سەلامەتی خاکەکەی پێشێل دەکەن ڕابگیرێ جا لە هەر لایەکەوە پێشێلکارانە بکرێ ڕوا پێویستە پرسەمنیەکان لە ڕێگەی گفتوگۆوە چارەسەر بکرێ نەکێرش. شەوی ڕابردوو سوپای پاسدارانی ئێران بە موشک چەند شوێنێکی جیاوازی سنووری شاری هەولێری کرد ئامانج بەهۆیەوە بە کۆی گشتی 11 کەس بوونەتە قوربانی.
بەرپرسانی نووسنگەی بەغدادی تەفگەری ئازادی ڕایدەگەنێت دەوڵەتی تورکیا ڕۆژانە دەستگای سێخوڕی لە هەرێمی کوردستان و عێراق زیاد دەکات، هەروە لە کەرکووک ناکۆکی لە نێوان پێکاتەکان دروست دەکات. حسێن کەرکووکی بەرپرسی نووسنگەی بەغدادی تەفگەری ئازادی کۆمەڵگەی کوردستان وتێتی لە سەردانمان بۆ لای ئەنجومەنی دادوەری عێراق باسی دەسێوەردان و داگیرکاریەکانی تورکیامان کردووە. هەروەها دەوڵەتی تورکیا ڕۆژ بە ڕۆژ هەوڵ دەدات دەستگای سێخوڕی لە هەرێمی کوردستان و عێراق زیاد بکات. وەدەشڵای تورکیا لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق هەوڵی زۆری داوە لە ڕێگەی هێزە توندڕەوەکان ئاسنگی بۆ هەڵبژاردن لە کەرکووک دروستکە. ئەو بەرپرسەی تەفگەری ئازادی باسی لەو شکوورە شاری کەرکووک کەم و ناوچەکانی مادەی 140 و ناوچە جێناکۆکان لە کەرکووک دووسخورمات و خانەقین هەتا شنگار ئەم ناوچانە بێ هەموو پێکاتەکان بەشدار بن لە بەڕێوەبردن و لە تێگەیشتنیان بۆ ئەوەی ئەم ناوچانە ئارام بێ هەتا بۆی وڵاتانی هەرێمی بە تایبەتی تورکیا کە کار لەسەرەوە دەکات ناکۆکی نێوانەتەوە ئاین و مەسەبەکان دروستکە هەتا بۆەوەی ئەجەندای خۆی جێبەجێ بکە. و دەشڵێ باشترین ڕێگە و چارەسەر بۆ شاری کەرکووکەوەی کە بە سیستەمێکی لە مەرکەزی دیموکراتی خۆی بەڕێوە بە و بتوانێت هەم لە ڕووی خۆپاراستن و ئابووری خۆی بەڕێوە بە، هەروەها ناوچێکی دەوڵەمەندیشە ئەتوانرێت کاری باش بکرێت و هەموو پێکاتانی هەن بە شوەیەکی ئاشتیانە لێی بشین بەبێ دەستێوەردانی تورکیا تێیدا. پێکەنانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک و دیاریکردنی کەسێک بۆ پۆستی پارێزگارێکە لە قورسن ڕێکەوتەکانی ناو پێکاتەکانی کەرکووک بە جۆرێک ئێستا هاوکێشەکە 8 کورسی بە 8 کورسیە، هەرێک لە کورد و کلدان 8 کورسیانێ و تورکمان و عەرەبیش خاوەنی 8 کورسین. شوان داودی چاودێری سیاسی دەڵێت گرنگ نییە کێ دەبێتە پارێزگاری کەرکووک، گرنگەوەیە کێ خزمەتی پارێزگاکە دەکا و دەتوانێت باشترین خزمەتی ئەو شارە بکە. ئاماژەی بۆ شکروە ئێستا دوو جەمسەری تورکیا و ئێران دەستێوەردان لە پرۆسەی سیاسی دەکەن، هەرچەندە ئێستا عەرەب و تورکمان تا ڕادێکێکیان گرتووە، بەڵام لەناو ئەوانیشدا دوو جەمسەری هەیە. هەر لەگەڵ کۆتایەتنی پرۆسی هەڵبژاردن نێنەرانی حەلبوسی و خەنجەر یەکێکیان بەرەو ئێران و ئەویدیکیان بەرەو تورکیا بەڕێکەوتووە. هەرچەندە دەنگۆیەکەی لەبارەی 2 ساڵ بە 2 ساڵ کورد و عەرەب پۆستی پارێزگاری کەرکووک وەربگرن، بەڵام نەچۆتە بواری جێبەجێکردنەوە. لەو بارەوە داوودی دەڵێ ئێمە مێژوویەکی سەرنەکەوتومان لەو دەسا و دەستکردنە هەیە. بۆ نمونە ئەنجومەنی وەزیرانی حکومەتی هەرێم پۆستی پارێزگاری سلێمانی ئەمانی چیان سەرکەوتوو نەبوون، بۆیە ئەم 2 ساڵ بە 2 ساڵە هیچ سەرکەوتوو نابێ. شەوی ڕابردوو دەستەی سەرپەرشتی مامۆستایانی ناڕازی لە سنووری پشدەر لە شارچکە قەڵەزێ کۆنگرێکی ڕۆژنامەبووانیدا ڕایانگەاندووە کە بەردەوام دەبن لە بایکۆتی هۆڵەکانی خوێندن تا جێبەجێکردنی داواکارەکانیان هیچ فشارێکی دەسەڵات نایانوەستێنێ، هەروەها داوای بەشداریکردنی هاوڵاتیان و مامۆستایانیان کردووە لە خۆپیشاندانێکی جەماوەریدا. وەک دەستەی سەرپەرشتی مامۆستایانی ناڕازی پشدەر و وەک وەڵامێک بۆ ئەم فشار و گوشارە نابەرپرس و ناپەروەردەیانە ڕایدەگەیەنین کە یەکەم بە هەموو شێوەیەک ئیدانەی ئەو فشارانە دەکەین و بە ورەیەکی پۆڵاین و ئیرادەیەکی بەرزەوە ڕوبڕوویان دەوەستینەوە و پاڵپشت بە خۆراگری و پشتیوانی مامۆستایان بەردەوام دەبین و سڵ لە هیچ چاوسورکردنەوە و هەڕەشەیەک ناکەین. دووەم زۆر سوپاسی سەرجەم ئەو بەڕێوەبەر و یاریدەدەرە بوێرانە دەکەین کە ئەمڕۆ بە زۆرینەی دەنگ بەردەوامی بایکۆتیان دووپات کردەوە و ئامادە نەبوون مامۆستاکانیان لە نیوەی ڕێگا جێبهێڵن و مێژوویەکی زێڕین و پڕسەروەریان بۆ خۆیان تۆمار کرد. سێهەم لێرەوە تکا لەو بەڕێوەبەرانە دەکەین کە ئامادەیان دەربڕیوە کەشکانی بایکۆت ڕابگەێن و فشار لە مامۆستاکانیان بکەن بۆ دەستپێکردنەوەی دەوام. با یەک ریزی مامۆستایان تێک نەدەن و گرفت و دووبەرەکی نەخەنە ناو ئیدارەی خوێندنگا و قوتابخانەکانیان و لەم شۆڕشە سپێی مامۆستایان نەستنە بەرەی دەسەڵات و مێژووی پیشەی خۆیان ناشرین نەکەن. چوارەم ئەگەر دەسەڵات مەبەستێتی بایکۆت بشکێت ئەوە حکومەتی عێراق نیەتپاکی پیشانداوە و بۆ هەموو مانگێک تا هەمواری بودجە پارە دەنێرێت. لەم لێرەوە حکومەت دەتوانێت بە هەفتەیەک سەرجەم داواکاری مامۆستایان جێبەجێ بکات، ئەو کاتە دوای جێبەجێکردنی داواکاریەکان بێ هەڕەشە و فشار دەتوانرێت بایکۆت بەبێ هیچ گرفتێک بشکێت. پێنجەم ئێمە وەک بەڵێنێکی ئەخلاقی و پیشەیی کە بە خۆمان و مامۆستایانمان داوە بەردەوام دەبین لە بایکۆت و دەربڕینی ناڕەزایەتیەکان تا دەگەینە ئامانج و وەڵامی سەرجەم داواکارەکانمان دەدرێتەوە. بۆ ئەو مەبەستەش وەک وەڵامێک بۆ فشارەکانی حزب و دەسەڵات ڕای دەگەێنین کە دوو بەیانی واتا چوارشەممە هەفتەی 2024 گەورەترین خۆپیشاندان ئەنجام دەدەین و داوا لە سەرجەم مامۆستایان دەکەین بۆ بەرز ڕاگرتنی سەر و شکۆی خۆیان لە شەقام